لێرەوە لە ڕێم کەناڵانەی بەڕێستانەوە ئەوە ڕاگەێنم کە تکایە ئێمە یەک ئامانجمانەیە یەک هەدەفمانەیە هەدەفەکەمانەوەیە کێشەی 34 عایلە لەم هەرێمی کوردستانە بتوانین چارەسەری بکەین 34,000 عایلە ئەم هەرێمی کوردستانە چارەسەر بکەین و لێرەوە ڕوو ئەکەمە بەڕێز سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان لەم خاڵانە لە سەرۆکایەتی پەرلەمانە گلەیەکم لێیان هەیە پەرلەمانی کوردستان بۆ کێشەی 34,000 عایلەی ئەم هەرێمە کۆنە بێتەوە ئەی بۆچی کۆ بێتەوە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێز دەکەین داوا لە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی کوردستان دەکەین داوا لە بەڕێز وەزیری ناوخۆ ئەەکەین داوا لە بەڕێز بەڕێوەبەراتیەکانی سەرجەم شار و شارشەکان دەکەین بۆ ئەم بابەتێمە بێنە سەر خەت ئێمە لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکەەوە لە 25 حوتەوە هەمومان پابند بووین من لێرە زۆر سپاسی خاوەن ئۆتۆمبیلەکانەکەم هەمومان پابندی یاساین ئیشوکاری ئەم ئەنجومەنە بریتە لە ئیشوکارێک لە چوارچێوەی یاسادا ئیشوکارەکانمان بە شێوەی مەدەنیانەیە و کۆڵ ناوێن و نەفەسمان درێژە